باخچەی منداڵانی چنارە لە گەڕەکی بەگرەجۆی سلێمانی چەند مانگێک پێش ئێستا بڕیاری ڕوخاندنی بینای باخچەکە دراوە چونکە بەهۆی کۆنبوون و خراپبوونی دیوار و سەقف و ژوورەکانیەوە بۆ درێژەدان بە پەروەردەکردنی منداڵان بەکار نەدەهات. بەڕێوەبەری باخچەکەیە و وێنەی پێش نۆژەنکردنەوەیم پیشان دەدات دەڵێت ئەگەر شانازی برایم ئەحمەد بەدەم داواکاریەکانمانەوە نەهاتایە ئێستا ئەم بینایە ببوو بە کەلاوە. بەنای ستافی خۆم و بەنای مناڵە چاوگەشەکان زۆر سپاسی شانازخانەکەین کە هەوڵێکی تەواویەوە کە توانی ئەم باخچەیە نۆژەن کاتەوە لە زۆر لایەنەکە درزێکی زۆری تیابوو بۆ یاخی کردوتەوە درزەکانی چاکرۆ درگاکانی چاکرۆتەوە چەنەها سپلتی بۆ باخچەکە کڕیوە کومبارە لەگەڵ دانانەی پەردە بۆ زۆربەی بەشەکانی یەکێک لەوانەشان بەشی شانۆیە بە حەقەت جێگادەسی دیار بوو زۆر سپاسێکەین وەکو ستافی باخچە و مناڵەکانیش کە پیان خۆشەکە ئەم گۆڕانکاریە ڕوویاوە لە باخچەکەیە چونکی زۆر جیاواز یعنی زۆر گۆڕاوە لە ساڵانی پێشووتر و بۆ ئەم ساڵ. لێرە 251 منداڵ وەرگیراوە و بۆ قوتابخانە ئامادە دەکرێن. منداڵەکان تەمەنیان لە نێوان 4 بۆ 5 ساڵاندایە وەک مامۆستاکانیان دەڵێن لەو کاتەوەی باخچەکەیان نۆژەن کراوەتەوە بە گڕوتینێکی زیاتر و بە حەز و خولیاوە منداڵەکان فێر دەکەن. باخچەکەمان شیاوی ئەوە نەبوو کە ئێمە بەڕاستی دەوامی تیا بکەین بیناکە کۆن ببوو اینجا دیوارەکانیان درزی تیا بوو بەڕاستی لە کاتی بارانیشە بە بەردەوامی ئێمە تشمان خستە بەر ئەو تکەی ئاوانی کە هاتە خوارەوانێ. دوای چاکردنەوەی باخچەکەمان ڕواڵەتێکی تری هەیە بەڕاستی ئێستا هەموو مناڵانیش مرتاحن وەستافی باخچەکەشمان هەر هەمویان بەدڵێکی فراوان و دڵخۆشی شەوانێ دەوامی خۆیانەکەن و بە ئاسایی ئەیان بەنەسەر. تەمەنی بینای باخچەکەیان بۆ ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. لە ساڵی 2010 بۆ یەکەم جار بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بیناکەی بۆ نۆژەن کردنەوە و ماوەی 11 ساڵە منداڵانی گەڕەکی بەکرەجۆ لێی سوودمەند دەبن بە دووبارە نۆژەنکردنەوەی لەلایەن شانازی برایم ئەحمەد کارگێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری ماڵبەندی سلێمانی یەکێتی جارێکی تر ئەرکی سەرشانی دایک و باوکی منداڵانی ئەو گەڕەکەی کەم کردەوە و بۆ چەند ساڵێکی تر باخچەی گەڕەکانی لە ناوچوون پاراست. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.